چییە؟ مسعود کاک مەسعود بەچی سەرقاڵی کاک مەسعود والله بەس یەک تۆ ڕوو بکەیتە کامێراکەمان ساق الله بچینە ئەوێ بێ زەحمەت مري چ کارێک دەکەی؟ والله ساق الله بن سایقی قەڵا ساق لوري دەی لە شستاغ بێ سایقی لۆری کارەکەتان قورس نییە؟ لا ولا خوشة خۆشە آره چەند والله. ساڵە و کارە دەکەی؟ بشتو عف سارة 27 ساڵ تەمەنێکە ماشەڵڵا آره والله زۆر چاکە ئەی چۆنە هاتوون بۆ فامیلی مۆڵ؟ والله قلتن جولة بكين لما سيفين يا ما بەخێر بن سەر و آره سەر والله، چاو یعنی لە مەسیفەوە هاتوون بۆ هەولێر و بۆ فامیلی آره مۆڵ والله. یاخوا بەخێر بن سەر چاو سلام. لەگەڵ خێزان تا هاتووی؟ آره والله. خێزانە نایە بۆ لامان؟ والله هيك شو تجري أرجع يسكن دەی مشکیلە نیە قەینا با بازارەکەی خۆیگا تۆ قسەی خۆشمان بۆ بکە والله يسلمك. دایم ماوە جلی کوردی لە بەرەکەیان ئەم شۆ جلی کوردی لە بەر مستمر زلي كردي والله. آره والله ینی حەز لە جلی تر نییە بەس جلی کوردی زلي كردي مرتاحی أجا پێوەی. سفر أجيب كم بانتوري بس بەڵێ آره. زۆر چاکە بە سەراتێکی خۆشمان بۆ گێڕیتەوە لە کاتی ئیشکردنا شتی خۆش ڕووی داوە؟ والله تقريبا بو بوو تقریبا دەبە ماماسکە والله شي بريم شتێک خۆشمان بۆ باسکە کە هەر کاتی خۆت بیر دەکەوێتەوە پێی پێ بکەنی والله كاكا وقتا شي رام قردو شوي بۆم زانی سیارە ڕۆی هەستام ئیستاپم کرد ئۆشت خۆ بەدەخەوە ئارێ وەلا لە خەوەکەوە زانی سیارەکە ئارێ هەستام ڕوا چووەسە سوکانیش لەسەر خەیاڵ خەوتوی ئارێ وەلا وەم زانی غلۆر بووە بەداخەوە آره والله. خەوە ناخۆشت بینیوە کێشە نیە ئیشەڵا قەد ئەو خەوە نابێتە ڕاستی ئارێ وەلا تەمەندرێژ بوو سەرکەوتو سلام. بیشەڵا لەگەڵ پرسیار و وەڵاما چۆنی والله نازام نازانی برێ پرسیارەکانمان زۆر ئاسانە ئاسانکاریت بۆ کەم پێم خۆشە ببیتە خاوەن خەڵات برێ باشە شاری سلێمانی لە ساڵی چەند دامەزراوە شاری سلەیمانی بەڵێ اختیار تێمێ لە مەسیفەوە هاتووی میوانیت برێ یخوا بەخێر بێ سەر و سەر چاو میوانی ئێمە یەگینا میوان نیت مەسیفی سەر بە هەولێرە سپاس دەکەم پرسیارێک لێ دەکەم پرسیارەکەمان شاری سلێمانی ساڵی چەند دامەزراوە اختیارەکانی 1970 1970 1970 عبسەت و هەشتا و هەفتا و 1970 1970 1986 هەشتا و لە ماوەی پێشوە شا ساڵیادی بنیادنانی شارەکە بوو؟ ئەی جاری جێمی بەس هەفتا و شەش بووە بزانم نابی گۆڕا دانێکی ترا ئەوە هاوکاریە بۆ بەڕێزە پێم خۆشە ببیتە خاوەن خەڵات هەشتا و شەش هەشتا و شەشمان نییە 1970 هەشتا و چوار تۆ دەڵی 84 برێ تەواوە دەست خۆش بوویتە خاوەن خەڵات خەڵاتێکمان پێبن فەرموو ئەوە خەڵاتی ئێمێ بۆ بەڕێزت زۆر خۆشحاڵ بووین سپاس بۆ بەشداریکردن کاتێکی خۆش و خوال لەگەڵ زۆر سپاس دەکەم زۆر سپاس دەکەم دەست خۆش.